باس لە گرنگی پشتیوانیکردنی ئاژەڵداران دەکەین لە گوندەکانی هەرێمی کوردستان و هاوکات باسەوە دەکەین تا چەندە گرنگە لایەنە پەیوەندیدارەکان و هاوکات ڕێکخراوەکان ڤاکسینی ئەو پێداویستیانی کە بۆ ئاژەڵان پێویستە بدرێت بە خاونەکانیان و هاوکاری ئەو کەسانە بکرێت کە ئاژەڵیان هەیە و هاوکات باس لە پلانی سندیکای پزیشکانی ڤێتەنەری بۆ چارەسەرکردنی کێشەی سەگی بێلانە دەکەین. تایبەت بەم بابەتانە قسە و گفتوگۆ دەکەین لەگەڵ دکتۆر سعدی تەیب لێپرسراوی لە قیراپەڕینی سندیکای پزیشکانی ڤێتەنەری کە ڕاستەوخۆ لە ڕێگەی ستریمەوە لە ڕانیەوە لەگەڵمان دەبێت. دکتۆر سپاس بۆ ئامادەبوونی بەڕێستان بەخێر هاتی. دەمەوێت لەو هەنگاوە دەست پێ بکەین و باس لە گرنگی پشتیوانیکردنی ئاژەڵداران بکەین بە شێوەیەکی گشتی لە هەرێمی کوردستان و بە تایبەتر لە گوندەکانی هەرێمی کوردستان. گرنگی ئەمە لە چیدا دەبینەوە و چۆن ئەم هەنگاوە دەست پێ دەکرێت؟ بەناوی خۆی گەورە و مێرەبان، بەیانیتان باش. سپاس. ڕاستی بواری ڤێتەرنەری بوارێکی فرەڕەهەند و گشتگیرە. لە زۆر ڕوەوە دەتوانین لە ڕووی ڤێتەرنێری و خزمەتگوزاری بگەێنین بە کۆمەڵانی خەڵک. جا لە هەموو وڵاتانیشدا کۆمەڵێک ڕێکاری تایبەت هەیە کە پێویستە بواری پزیشکی ڤێتەرنێری ڕۆڵ خۆی تێدا بجێڕێ، بە تایبەت لە دابینکردنی هەندێک ڤاکسین و ئەوانە کە پێویستە حکوومەت هەستێ بە دابینکردنی ڤاکسین بۆ وەکو پێکوتە بۆ ئاژەڵ و بۆ پەلەوەروانە. لە وڵاتی ئێمەش لە کوردستانە ئازیزەکەی ئێمەدا پێویستمان بەوەیە کە بەڕاستی لای زیاتر لە ئاژەڵداران بکرێتەوە، لای زیاتر لە گوندنشینان بکرێتەوە، چونکە معلومی هەموو لایەکە هەرە ئەو گوندنشینانە ئەو ئاژەڵدارە بەڕێزانە کە لە سەردەمانی شۆڕششدا پشتیوانێکی زۆر وەکو کۆڵەکەیەکی قایمی خەبات و تێکۆشانی پێشمەرگەکانمان بوون و ئێمە پێمان وایە ئێستا خۆمان بە قەرزداری ئەو ئاژەڵدارانە دەزانین، پێویستە خزمەتی زیاتریان بکرێت و لای زیاتریان لێ بکرێتەوە. هەدەفی ئێمە ئەوەیە، تێکۆشانی ئێمە ئەوەیە، ئامانجی ئێمە ئەوەیە کە بتوانین زۆرترین خزمەت گوزاری بگەێنین بە ئاژەڵداران و لەو ڕۆژەوە بۆ ئیقتیسادی وڵاتەکەمان. چونکە ئابووری وڵات یەکێک لە پایە هەرە سەرچیەکانی ئەوەیە کە گرنگی بە ئاژەڵداری بدرێت، گرنگی بە کەرتی پەلەور بدرێت. کۆڵەکەیەکی سەرەکی ئابووری وڵات بەرهەمی ئاژەڵداری و پەلەوەریە. سەرەڕای ڕووە ئیقتصادیەکەشەوە بۆ پاراستنی تەندروستی مرۆڤیش، وەختێک کە ئێمە گرنگیمان بە ئاژەڵدا، گرنگیمان بە پەلەوەردا، دەتوانین گەرەنتی تەندروستیەکی باشی مرۆڤیش بکەین لە ڕێگەی پاراستنی نەخۆشی هاوبەشەکانەوە لە نێوان ئاژەڵ و مرۆڤ و لە ڕێگەی دابینکردنی خواردنێکی تەندروستەوە بۆ سفرە و خوانەکانی ئێمە. چونکە ئەگەر ئێمە دیقەت دەین ئێستا زۆربەی هەرە زۆری نەخۆشیەکانی مرۆڤیش ئەو نەخۆشیانن کە لە ڕێگەی خۆراکەوە سەر هەڵدەدەن، یعنی سەرچاوەکەیان خۆراکێکی ناتەندروستە. کەواتە ئێمە ئەگەر لە ڕێگەی ئیهتیمامدان بە ئاژەڵ و بە پەلەوەرەوە توانیمان خۆراکێکی تەندروست بخەینە سەر سفرە خوانەکانی هاوڵاتیان، کەواتە ئێمە زامنی تەندروستێکی باشمان کردەوە بۆ مرۆڤ. بەڵێ دکتۆر، ئەم هاوکاریکردنەی ئاژەڵداران چۆن دەبێت؟ ئایا حکوومەت یاخود ڕێکخراوەکان هیچ بەڵێنێکی هاوکاریکردنی داوە بۆ کەسانی کە خاوەنی ئاژەڵن ڕێدابینکردنی پێداویستیەکان بۆ ئاژەڵەکانیان؟ ڕاستی لە چەند ساڵی ڕابردوودا ڕێکخراوی فاو هەبوو. ئەوە ڕێکخراوی فاو تەبعاً پاڵپشتێکی زۆر باشی ئاژەڵدارانی دەکرد، بەڵام ئێستا ڕێکخراوە چالاکیەکانی لە منتیقەی ئێمەدا نییە و بە دیاریکراویش دەتوانم بڵێم لە هەتا 2014-15 حکوومەتی هەرێمی کوردستان دەعمی زۆر باشی هەبوو بۆ ئاژەڵداران، بەڵام لە دوای نەمانی ئەم دەعمانەوە لە دوای دروستبوونی قەیرانی ئابووریەوەنە ئێستامە گەورەترین کێشەمان ئەوەیە کە هۆ بە ڤێتەرنێریەکانمان دائیرە ڤێتەرنێریەکانمان خاڵین لە دەرمان، لە ڤاکسین و بزات من دەمەوێت باسی گرنگی ڤاکسین بکەم. ڤاکسین دابینکردن ئەرکی حکوومەتی هەرێمی، ئەرکی حکوومەتە لە هەموو وڵاتێکدا. دەکرێت ئاژەڵدارێک ئاژەڵەکەی نەخۆش دەبێت بۆ خۆی بچێت دەرمان بکرێت بۆی بەکاربێنێت لە ڕێگەی کردی تایبەتەوە لە ڕێگەی کلینیکە ڤێتەرنێریەکانەوە. بەڵام ڤاکسین بە تایبەتی هەندێک ڤاکسینی تایبەت هەیە کە بەڕاستی پێویستە بە شێوازێکی زۆر زانستی بگاتە دەست خەڵک، ئەویش کە لە ڕێگەی حکوومەتەوە. مەسەلەن ساڵانە لانیکەم پێویستە 3 تا 4 جار حملەی کوتان هەبێت، هەڵمەتی کوتان لە گوندەکاندا هەبێت بۆ پاراسی یەک لە نەخۆشیەکان، نەخۆشی تەبەقە کە لەناو خەڵکدا بە تەبەق ناسراوە FMD، ساڵانە زەرێکی اقتصادی زۆر گەورە لە ئاژەڵداران دەدات و نەخۆشی پۆکسە، دانکەی مەڕ و بزن کە
هەم دەبێتە هۆی نەخۆشەکە دەبێتە هۆی بەراویشتن لە ئاژەڵدارانەوە هەم زەرێکی اقتصادی زۆر وەزایدەن دوایش کۆمەڵک نەخۆشی دەگوازرێتەوە بۆ مرۆڤیش بۆیە دابینکردنی ڤاکسین و دەعمیش لە ڕێگەی دەرمانەوە یان حتا ئەگەر نەتوانین ئالیکیش بۆ ئاژەڵداران دابینکەن پێویستە هەڵمەتەکانی کوتان لەلایەن تیمەکانی هۆبە ڤێتەنێریەکانەوە بکرێت بەڵام خەلێلێکی گەورەمان بۆ دروست بۆ ئێستا بەڕاستی هۆبە ڤێتەنێریەکان سەرڕای ئەوەی کە خاڵین لە دەرمان و ڤاکسین کارمەندی پێویستیشمان نییە هۆبە ڤێتەنێریەکان نەقسیان هەیە لە دکتۆری لە کارمەند و لە ئۆتۆمبیل بۆ ئەوەی هاتوچۆ بکەین بۆ گوندەکان و بۆ سەردانی گوندنشینان بکەین و متابعی دەواجنەکان بکەین متابعکردنی دەواجنەکان نقطەیەکی گرنگە بۆ تەندروستی مرۆڤیش چونکە پێویستە هەموو وەجبەیەکی دەواجنەکان هەموو وەجبەیەکی کەلگە پەلەوەرەکان لە داخلکردنی جووچکەوە هەتاوەکو فرۆشتن لەژێر چاودێری و ڕقابەی دایرە بێتەڕەکان دابێ بۆ ئەوەی بتوانین گۆشتێکی سەلامەت و تەندروست بخێنە سەر سفرە و خوانەکانی هاوڵاتیان. بەڵێ دکتۆر تەواوی ئەم کێشانێکەوە باست کرد لەگەڵ حکومەت و لایەنی پەیوەندیدار یاخود ڕێکخراوێکی تایبەتمەند باسکراوە بۆ کەمکردنەوەی ئەو کێشانە یاخود چارەسەرکردنی ئەو کێشانە؟ بێگومان ئێمە مانگانە راپۆرتی خۆمان دەدەین و لە ڕێگەی خەتی گەرمیشەوە بەڕاستی بەردەوام لەگەڵ دایرە معنیەکانی خۆمان حتا لەگەڵ حکوومەتی خۆجەی منتەقەکەش ئەم مۆزوعانەمان باس کردووە بەداخەوە ئێستا هۆبە ڤێتەنێریەکان کەم و کوریان زۆر تێدایە و ناتوانین خزمەت گوزاریەکان وەکو پێویست بگەین ئاژەڵداران دووبارەی دەکەمەوە خۆمان بە قەرزداری گوندنشینان دەزانین بۆ پێمان وایە هەموو دام و دەستگاکانی حکوومەت ئەرکیانە خزمەتی گوندنشینەکان بکەن و نقطەیەک هەیە بەڕاستی لە شارەکاندا مەسەلەن دایرەی معنی بۆ خزمەت گوزاری هاوڵاتیان مەسەلەن دەتوانین بڵێن دایرەی ڕێگاوبان شارەوانی ئەوانن بەڵام یان دایرەی ئاوە بەڵام لە گوندەکاندا دایرەی ئاو لەوانێ ئەو ڕۆڵە سەرەکیی نەبێت یان شارەوانی ئەو ڕۆڵە سەرەکی نەبێت تاقە دایرەیەکی زۆر معنی بۆ خزمەتکردنی هاوڵاتیانی گوندەکان دائیرەی ڤێتێرنێریە هۆبەکانی ڤێتێرنێرین بەڵام وەختی هۆبەکانی ڤێتێرنێری بەدەستی بەتاڵەوە دەچن سەردانی گوندەکان دەکەن کەواتە ئەمە دەتوانین بڵێن کە غەدرێکی گەورەمان لە گوندنشینان کردەوە بۆیە داواکارم کە ئیحتیمامێکی زیاتر بدرێت بە هۆبە ڤێتێرنێریەکان لە دابینکردنی ئۆتۆمبیل بۆ سەردانیکردنی ئاژەڵەکان و دابینکردنی ڤاکسین بەتایبەتی ڤاکسینی FMD، پۆکس، PPR ئەوانە مەبەستم لە ڤاکسینی دژی تەبەقەیە، دژی دانکەیە، دژی تاعونە و حتا لەم پیسکندیزیز لە ئاژەڵی گەور لە کاتڵدا لە ئاژەڵی ڕەشەوڵاخدا بۆ پاراستنی ئاژەڵەکان لە دانکەی ڕەشەوڵاخوانە یعنی کۆمەڵێک ئەرک هەیە کە ئێمە پێویستە بیان خێنە سەرشانی خۆمان لە پێناوی خزمەتکردنی خەڵکی ئازیزی گوندنشینەکانی خۆماندا. بەڵێ دکتۆر جا لەم هەوڵانە هەوڵێکی دیکەی سندیکای پزیشکانی ڤێتەنەری چارەسەرکردنی کێشەی سەگی بێلانەیەک ئێستا لە زۆرێک لە شار و شارۆچکەکان لە سنتەری شارەکان ترس و دڵڕاوکەی لەلایەن هاوڵاتیان دروست کردووە چۆن هەوڵی چارەسەرکردنی ئەم کێشەیە دەدەن؟ ڕاستیەکەی وەکو سندیکای پزیشکانی ڤێتەنەری ئێمە کۆمەڵێک هەوڵی بەردەوامانەوە کۆمەڵێک دەستکەوتی زۆر باشیشمانەیە کە ئێمە توانیمانە مەسەلەن بۆ نمونە لە شوێنێک وەکو ئیداری ڕاپەڕین لە چەند مانگی ڕابردوودا لقی ڕاپەڕین سندیکای پزیشکانی ڤێتەنەریمان کردوێتەوە کە ئەمە کار ئاسانێکی زۆر گەورەیە بۆ پزیشکانی ئازیزی منتقەکەمان بۆی کە پێویستیان بە هاتوچۆی سلێمانی نەمێنێ بۆ تازەکردنەوەی کلینیکەکانیان بۆ ئەندامەتیان حتا بۆ کۆمپانیانەی کە لە بواری ڤێتەنەریدا بزنس دەکەن و کار دەکەن پێویستیان بە پشگیری سندیکا هەیە ئەمە لێرەوە کارەکانیان بەڕای دەکەین و کارانەسانیەکی زۆر گەورە کراوە ئەمە لە ڕووی سندیکایەوە دوای ئەوە ئێمە بەڕاستی خەباتمان هەیە هەوڵمان هەیە بۆ ئەوەی کە کۆمەڵێک کاری زۆر گەورەتر بکەین بۆ پزیشکانی ڤێتەرنەری و لە ئایندەیەکی نزیکدا ئینشاءڵڵا بەرنامەمان هەیە کە هەم کۆمەڵێک چالاکی نمونەیی بکەین بۆ لە دابینکردنی زەوی داوامان کردو بۆ وەکو کۆمەڵگایەکی تەندروستی بۆ کلینیکە ڤێتەرنەریەکان دابینکردنی زەوی بۆ یەکەی نیشتەجێبوون بۆ پزیشکانی کە خاوەن یەکەی نیشتەجێبوونین ئەمە وەکو سندیکا بەڵام وەکو سندیکا وەکو دایرە بێتەڕەکانی کەش کۆمەڵێک مەهامی دیکە لە بەرنامەمانە هەیە یەکێک لەوانە مەسەلەی کۆنتڕۆڵکردنی ئاژەڵی بێلانە سترەی دۆگ
سەگی بێلانە و ئەمە مشکلەیەکی گەورەیە هەر لە شارەکەی ئێمەدانێ لە سنووریداری ڕاپەڕین لە تەواوی کوردستاندا ئەم قەزیەیەکی زیندووە و دەتوانم بڵم لە ناوچەکەشدا لە وڵاتانی ئیقلیمیشدا مشکلەیەکی گەورەیە. سەگی بێلانە پێویستی بە لالێکردنەوەیەکی جدی هەیە چونکە بە تەحدید بڵێم لەو منطقەی ئێمەدا لە سنووری داری ڕاپەڕین لە 4 پێنجمانگی ڕابردوودا نزیکەی 138 حاڵەت بە پێی و ئامارانەی لە بەڕێوەبەراتی گشتی تەندروستی ڕاپەڕین وەرگیراوە 138 حاڵەتی گازگرتن هەیە کە هەر ئەوانی کە تۆمار کراون. دڵنیام کۆمەڵێک ژمارەی کە کۆمەڵی گازگرتن کۆمەڵێک حاڵەتی دیکەی ناخۆش هەیە کە تۆمار نەکراون و نەخراونەتەرە خەستەخانەکانەوە. جگە لە مەسلەی گازگرتن ترس و تۆقاندن لە لای منداڵان و بڵاوبوونەوەی پیسی لە ڕووی ژینگەییەوە و کۆمەڵێک نەخۆشی دیکەی پێست لە ڕێگەی ئاژەڵی بێلانەوە هەیە. پلانی ئێمەوە من ڕێی خۆشم ئەوەیە کە بەڕاستی پێویستە شەڵترێک بکرێتەوە بۆ هەموو ئەو ئاژەڵانەی کە بێلانن و سەرپەرشتیانە لەوێ ئەوەی کە لە ئیمکاندا بوو ڤاکسین بکرێ و ئەگەر ئاژەڵ ڤاکسین کرا مەتریسیەکانی زۆر کەمتر دەبێتەوە پێکتێ بۆ بەکار بهێنرێت و دوای ئەوەش بەشێکی بتوانین نەزۆکیان بکەین بۆی کە ڕێگە لە زیادبوونیان بگرین چونکە ئاژەڵ ئەگەر بەبێ خاوەنی بوو مەترسی زیاترە. ئێمە ئاژەڵ دۆستین، ئێمە ئاژەڵمان خۆش دەوێت بەڵام دەبێت بە شێوازێکی تەندروست و بەڕاستی تەندروستی مرۆڤ لای ئێمە ئەولەویەتە و دەبێت تەندروستی مرۆڤ بپارێزین اینجا ئاژەڵیش بپارێزین. بەڵێ سپاس بۆ ڕوونکردنەوەکان زۆر سپاس بۆ دکتۆر سادی تەیب لێپرساوی لە قیراپەڕین سندیکای پزیشکانی ڤێتەنەری. سپاس بۆ بەڕێستان کە میوان بوون ڕاستەوخۆ لەگەڵمان.